لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران تەقیمی وەزعی خۆمانمان کرد لە کوردستان و ئەو کێشانەی کە هەیە لە بینی بەغدا و هەولێر. ئەوەی ئێمە دەبینین دوو ئاراستە هەیە. یەکەمیان ئێمە هەندێک ئیجابیات دەبینین لە بەغدا، وەکو دەست پێشخەری ئەو نامەی کە جەنابی سەرۆککۆمار ناردوویەتی بۆ دەستپێکردنی گفتوگۆ لە بینی هەولێر و بەغدا کە ئێمە پێشوازیمان لی کردووە و بەڕەسمیش وەڵاممان داوەتەوە. هەروەها ئەو قسانەی کە جێگیری سەرۆککۆماری عێراق جەنابی مالکی کردوویەتی و هەروەها عەلاوی دوای ئەوە، ئێمە ئەمانە هەمووی بە ئیجابی دەبینین و وەکو هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم تاکید لەوە دەکەینەوە کە ئێمە دەمانەوێ کێشەکانی بینی هەرێم و بەغدا لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێن.